بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵاوی خوای گەورەتان لێبێت لە چوارچێوەی بانگەشەکانی هەڵبژاردننی کۆمەڵی دادگەری ژمارە 147 لە سنووری مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری ئەمڕۆ تیمەکانی مەڵبەندی چەمچەماڵ بە یاوەری مامۆستا ئەحمەد ڕەشید ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق و شێخ فەخرەدین سکرتێری پێشووی پەرلەمانی کوردستان لە ناو بازاڕی تەکەی کاکەمەند دەستیان کردووە بە بانگەشە بۆ لیستی کۆمەڵی دادگەری ژمارە 147 ئێمەش وەکو کەناڵی پەیام وەکو تیمی کەناڵی پەیام یاوەریان دەبین و دەچینە ناو بازار و ڕاوبۆچوونی خەڵک ڕاوبۆچوونی ئەندامانی کۆمەڵی دادگەری و بەرپرسی مەڵبەندی کۆمەڵی دادگەری لەگەڵ خەڵکیە شەن و کەو دەکەین لەگەڵمان بەدەنگ خەبات بەدادگەری بۆ ڕێی نەجات بەدەنگ شۆڕش بەدەنگ خەبات بەدادگەری بۆ ڕێی نەجات کۆمەڵ ئەڕوا بەرەو ئەوە هەتا دەچێ لە خەم وڵات کۆمەڵ ئەڕوا بەرەو ئەوە هەتا دەچێ لە خەم وڵات لای خۆی بەخشندەی میهرەبان سڵاو ڕێزم هەیە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەگشتی و بە تایبەتی خەڵکی ئەم دەبەرە قارەمانە دیارە فراکسیۆنەکانی کۆمەڵی ئیسلامی و کۆمەڵی دادگەری ئێستا لە ڕابردووە لە پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی نوێنەرانی عێراق پەرلەمانی عێراقا ڕۆڵی گەورە و بەرچاویان بینیوە لە خزمەتکردنی هاوڵاتیانە ئێمە ئەگەر بە ورتر قسە لەسەر ئەوە بکەین بە تایبەتی من کە لە خولی چوارەمی پەرلەمانە کە سکرتێری پەرلەمانی کوردستان بووین ئێمە لەوێ کاری زۆر گەورە و جددیمان کرد لەسەر گێڕانەوەی ئیرادە بۆ پەرلەمان نابێت پەرلەمانێکی دەسەمۆ بێ پەرلەمانێکی خاوەن ئیرادە بێ نابێت لەژێر هەژمونی دوو حیزبی دەسەڵاتە بێ بەڵکووە بێ یاسا و بڕیارەکانی بۆ خزمەتی هاوڵاتیانی کوردستانە بن بەداخەوە هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ تووشی قەیرانی گەورە و بەدەست ئەم دوو حیزبەوە بۆیە ئێمە لەوێ بە یاسا و بە بڕیار زۆر بابەتی گەورەمان چەسپان و بە عقڵێکی گەورەتر لە عقلی دوو حیزبی دەسەڵاتدار کارمان کرد بە نمونە یاسای سندوقی کوردستانمان دامەزراند و دەرکرد ئەو یاسایە کە ڕۆڵێکی زۆر گەورەی هەبوو لە شەفافەتی دارایی و هەروەها لە ڕۆڵە نادیارەکانی نەوت و گرێبەستەکانی نەوت و سندوقی داهاتی کوردستانمان داناوەکوتم کە ڕۆڵێکی گەورەی هەبووە و کۆمیسیۆنمان دروست کرد کە ئەویش بنەمایەکە بۆ بەدەوڵەتبوونی ئەم وڵاتە ئەتوانم بڵێم ئێمە هاوکاری هەزاران هەزار لە خانەوادەی شەهید و لە پێشمەرگە و لە خوێندکار و لە هەژاری ئەم وڵاتە کردووە لەو فترەکە لەوێ بووین بۆیە هەر کاتێک ئەندام پەرلەمانێکی کۆمەڵی دادگەری لە هەر خولێکی پەرلەمانە بوو بێ لە عێراق بوو بیان لە هەرێمی کوردستانە بوو بێ ڕۆڵی بەرچاوی هەبووە قارەمان بووە نەترس بووە نەدۆڕاو بووە نەلەخشاو بووە بۆیە داواکەم لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە هەموو دەڤەرەکان لە هەر چوار پارێزگاکە هەرێمی کوردستان دەنگ بدەن بە پاڵێوراوە نەگۆڕاوە دامەزراوە خەمخۆرە دڵسۆزەکانی کۆمەڵی دادگەری چاوەڕی گەورەتان لێ یەکەین بە دەست و قووە لەخوا بۆی بتوانین بە هەمومان گۆڕانکاری گەورە لە هەرێمی کوردستانە دروست بکەین. بسم الله الرحمن الرحیم پێش هەموو شتێک بۆی کەسێک کە پەروەردەی تاکەکانمان بکات لە کۆمەڵگەیە پێویستەکە پێش هەموو شتێک خۆی پەروەردە کرابێت و پەروەردەی وەرگرت بێت بۆیە ئێمە پێویستەکە ئەو کەسانە هەڵبژێرین بۆ پەرلەمان کەسانێک بوون پەروەردە کرابن پەروەردەی شەرعی کرابن و بتوان ئەو پەروەردەیە بگەنەوە بە تاکی کۆمەڵگەکەمان کۆمەڵ تا چەند توانوێتی داکۆچی لە خێزان کە داکۆچی لە ڕەوشی کۆمەڵگەی کوردی بکات لە پەرلەمانی کوردستان وڵای بەش بە حاڵی خۆمان ئەوەی کە ئاگادار بووینە ئەندام پەرلەمانتارەکان کۆمەڵی دادگەری بەپێی توانیان ئەو نەیتوانن بێتیان لە پەرلەمانە بۆ ژمارەکەمی کە هەیەیان بووە داهوکێکی زۆر باشیان کردووە لە مافی خەڵکی و پەروەردەی کۆمەڵگەکەمان وڵای هیوادارم ئەم پیاوانە دەرسن بەڕاستەکەی جێگا شانازی ئەم پیاوانە حەزەکەی دەرسن و ئیشەڵا بەمێتی خوای شتێکەکەمەکەین قسووریان بۆ ناکەین پێیانتان چییە بۆیان بۆ خزمەتکردنی ئەم مەنتیقەیە خەڵکی ئەم مەنتیقەیە وڵای ئەمانەیە هەولێک ئەوان ئێمە هەڵبووان بدەین ئەوش بوویان بدەن ئیشما بۆ بکەن پرۆژەمان بۆ بکەن شتمان بۆ بکەن هەموو شتمان پێویستە ئێمە بەڕاستیش نوقستانیمان زۆرە ئێمە حەزەکە ئەم پیاوە بسڵمان ئەم پیاوە چاکانە دەرسن لە پەرلەمانە ئەوە کاکشە ئینشەڵا هەڵبژاردی خۆمانە بەڵێ ئەحمەد ئەناسن کاک شێخ سکرتێری پەرلەمان بووە دۆستمان کاندیدا خەڵکی منتیقەکەم سیروان منە کاک سیروان ماسەرمان لە خزمەتیانە ئینشەڵا بمێدەوانی دەرسن
تش بخوای گەورە وەگلێکان سامان بەڕێ دەجاو مامۆستا گەورەی خۆشەویست بڕۆ سەر سندوقی دەم هەڵبژێرا تەنها یەکڕەن بەدەقاڵی و هێزێژەن کۆمەڵی چاک و کوچەلەم کۆمەڵی چاک و کوچەلەم کۆمەڵی چاک و کوچەلەم بەدەنگی ئێوە ژیانە گۆڕێ ئیتر گەندەڵی ئەنێتە گۆڕێ ئێمە سەنای ئێمە زۆر ئەم چۆن دەردام کرێ واتان پێماداوی چەمان نەکردو ئەتەسی ئەمجار هەروە بێت ئەوە هەموو سەنعاتکارەکان ئاگادارن یەک شتیان بان نەکردووە جێ ئەزمان بۆ دیاری کراوە پرۆژەمان بۆ کراوە هیچ شتێکی نییە بەڕاستی ئێمە سیخەمان بە هیچ کەسێکی نەماوە ئەگەر ئەمجارەوە شتێکمان بۆ بکەن سیروان کاندی خەڵکیوان بەخۆی گەورەکەین خەڵکی ناوچەکەین ئێمە پێش لەگەڵ خەڵکا بووینەوە لێستا لەگەڵ خەڵکاین و لە ئاین دەشای شەڵا لەگەڵ خەڵکا بین بەجێتان نایەڵین یەک دروشمێک دروشمەکان ئێمە ئەم پیاوە نمونونەکە ئێمە ئەمش نمونونەکە ئێمە ئەوە لە عێراق و ئەمیش لە بەغا بووە ئێمە ڕازگوین لەگەڵتانە یعنی ئەگەر شیشمان پێ نەکرێ خوانە قۆتە درۆتان لەگەڵان ناکرێت ڕازگوین لەگەڵتانە ئەلم شوێنە هەتا ئیسا 200 چومەتە شارەوانی فلان کەس وعدی پێم دا یەک شتیانمان نەکردووە کاک مادی ئێستا لەوە دەرچۆشتە گەشتە ڕادی زوڵمکردن گەشتە ڕادی ستەمکردن ئێوە لەگەڵمانە بن ستەمەکە نادادەکە ڕاگرین ئێمە لەم سوورین کێشی کارەبامانەیە کێشی ئەومانەیە هەموو کێشێکمانەیە هەموو کێش تۆ کابرای کات بکومەڵام کاکی کێشی لە بازاڕەکەی کێشەیەک دەیە ئێمە ئەمە بەرنامەکەمانە لەگەڵمانە بن پشتیوان بەخوای گەورەی ئینشاءڵڵا ژیانی خەڵک باشە شێخەم پیاوە ئەڵێ کێشەمان هەبووە لە ڕابردوودا وەکو پەرلەمانی کوردستان پەرلەمانتاران بۆچی چارەسەریم کێشانە نەکراوە کۆمەڵی دادگەری پەیامی چییە بۆ ئەمە 10 ساڵ پێش ئەزماوەگرتۆکە سامان بۆ ناڕاستە هێبانی کردومە لەسەر سارە خراپ ئێمە زانم چی بکەم ئێمە لە پەرلەمانی کوردستان لە خولەکانی ڕابردوو لە خولی سێهەم و لە خولی چوارەم و لە خولی پێنجەمیش فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و کۆمەڵی دادگەری ئێستا نموزەجێکی جوان بوون لە ئەندام پەرلەمانی ڕازگۆ و بوێر و بەوەفا و خۆیاندا نەبڕی لە خەڵک دەنگی خەڵک بوون لەوێ بالفعل هەمومان لەوێ فراکسیۆنەکان ئەو کاتێککە ئێمە لە سکرتێری پەرلەمان بووین و فراکسیۆنەکانمان لەو سێ خولەوە لە خولی پێشتری شاکە لە خولی دووەمی شاهبووین بەڕاستی خەم و پێداویستەکانی خەڵکمان گەیاندۆتە پەرلەمان و لەوەکو بڕیار وەکو یاسا کاری جدیمان لەسەر کردووە بەدڵنیاییەوە پەرلەمان خەڵکی کوردستان چەند بێ لەگەڵمانە ئێمە قوتمان لە پەرلەمان ئەومە زۆرترە بێ ئێمە کە ئەندام پەرلەمانمان هەبێ یان 6 ئەندام پەرلەمانمان هەبێ بەقەدر 6 و 7 کاتی وای ئیشمان کردو زۆر لەوەش زیاتر کارمان کردو هەندێک کات بەڵام ئیشەکەین شاوای هەم ڕۆژە دێ دوو کابرانێر ناوتە نووسێ کاکە پارەی زڵ و شاق ئێمە خۆم گسکێدەم تۆچی بۆم نەکەی ئەخ پارەی چیم لێسەر 10 ساڵە زیاتر هەمووی ئاگادار پێ کەس پێ لە ڕاستەکە نانێ وەڵای من خۆم شخصی خۆم دەرفەتێک هاتوتە پێش ئینشاءڵڵا بەزەختی نێودەوڵەتی بەزەختی ناوخۆی بە هۆیزەکانی ئۆپۆزیسیۆن ئێستاوە بڕیارێک هاتوتە پێشەوە 20دا زۆری نەماوە ینی تەنها لە ڕۆی تەنها 10 دقەمان پێچیە بە ئیزنی خوای گەورە ئەو ستەمی کە ماوەی ساڵانی ڕابردوو کە حیزبی دەسڵاتدار لێرە کردوێتی و لە شوێنەکانێکە کردوێتی لەگەڵمانە بن ئینشاءڵڵا ڕایگرین مامۆستا سیروان کاندیدا کاک مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید ناسراوە طبعا هەمومان نزانین چییە بۆ ئەمانەمان لە ڕابردووە چیان کردووە پێویستە لە داهاتووە والله برام ئیتر خۆ ئێمە هەمومان نەزانی وەزعەکە چۆنە پێی زاکەی مە قسەی تیا بکەین مەوزوعەکە ئیتر خۆ بەخواش کرد لە خوا بزە من نەمەعاش خۆرم نە هیچ بەرژەوەنێکشم لە حکومەتە بەڵام خەڵک فەقیرە بۆ نمونە ئەگەر مەعاش نەبێ منیش ئیشم نییە ئێستا حەزەکەی دەفتەری قەرزە بۆ هەڵەت دەمەوە پیاو هەیە 5 مانگە چاوەڕی 100,000 مانگانە 100,000 بۆ بێنێ ناتوانێ بێنێ ئیتر خەڵک وەزعی باش بێ خۆ خەڵک چی ترێوێ هیچی ترینە بەس موچە چاک بێت تەواو خەڵک چی ترێوێ بۆ چاکناوێ مامۆستا ئەحمەد ینی لە 2016 بەڕاستی ئەمە لە بەغال لە 2016 دەستمان کردبەوەیکەوە ئەو قەیرانە ڕزگارمان بێ موچە ڕاستەخۆ لە بەغا بێت تاوەکو نەتیجەکەی گەیشتە ساڵ 2023 لله الفضل والمنە کە ئەو بڕیارەی محکمەی اتحادی بڕیارێکی زۆر گونجاو بوو بەڵام ئێستاشی لەگەڵا بێ هێزی دەسەڵاتدا تا ئێستا عەرقەلە دروستەکە بۆەوەی ئەو موچە بە ئاسانی نەگاتە هاوڵاتیان 85 ڕۆژە تا ئێستا یەک موچە وەرگیراوە بەڕاستی حەقە هەڵوێز وەرگیرێ ئەوانەی موچە خۆرن کاسبکار ئەمانە چیتر قبوڵی ئەوە نەکەن قوتیان بەدەستی ئەو دوو هێزە دەسەڵاتدارە بێکەوە ڕێ لە موچەیەوان بگرن ڕێ لە قوتیەوان بگرن قوتی ماڵ و مناڵیان بۆیە فرسەتێک هاتووەتە پێش کۆمەڵە کاندێری بەڕێزی وەکو مامۆستا سیروان هەن کە خەڵکی مەنتیقەکەیە کوڕی خۆتانە بۆیە بتوانن پشگیری لەم کاندیدە بکەن تاوەکو ئەم کاندیدەش پشگیری لە داخوازیەکان نێوان بکەن ئینشاءڵڵا
ماسە سیروان کاندیدە ینی پێیانتان ئێمە زۆر خۆشحاڵین بە هەموو کاندیدەکانی ئێوە جەنابتان بەڵام ئێمە وەک شخصی خۆم بە ئین نەکەین دوای لە کەناڵەکان بڵێن پیاوە فۆرمی کەرکووکەم و خۆم فۆرم کەرکووکە پێگەی بەڵام ئێمە مشانازیدان پێواگەین بە هەموو شێ زۆر سپاس بدن خبر بدن قريب ورينا جات كمال أرواح بدو أواد أتادر شيل خموها بالرموس الصندوق دم هالمجيرات هاي يقبن بتقالي وهيز يشلن كمالي تشاكو كوتلم كمالي تشاكو كوتلم كمالي تشاكو كوتلم پشتگیری ئەم پیاوە بکەن بۆ ئەم پیاوە بێتە پشتگیری داواکانی ئێوە کەسێکی نەدی و نەناز نییە کەسێکە لەم منتیقە ئاگای لە معاناتانە ئاگای لە ئازارتانە ئاگای لە کێشەتانە بۆیە پێویستمان بە پشتگیریەوەیە بۆ دەرچوونی ئەم پیاوە بەڕێزە تاوەکو بێتە نوێنەری ئێوە لە پەرلەمانی کوردستان ئینشاءڵڵا کاکۆسا و پیاوە نوێنەری کۆمەڵی دادگەری مامۆستا ئەحمەد پێشتر لە پەرلەمانی عێراق بووە ئیش و کارەکانیان بینراون لە ناو خەڵک بوون پەیامی ئێوە چییە هەم بۆ کاندیدەکە هەم بۆ کۆمەڵی دادگەری ڕەخنەتان لە کاندیدەکانیان لە پێشتر ئەندامەکانیان لە پەرلەمان وڵا لەخوای بەزار بێ ڕێک و پێک بوون بەڕاستی باش بوون لە یعنی ئەوەی کەت لە توانایانە بۆ کردویانە ئیتر ئێمەش چاوەڕی بەڕاستی هاتوو پەیامتان چییە بۆیان ئەگەر خوای کرد مامۆستا سیروان دەرچوو بە دەنگی ئێوە چووە پەرلەمان داواکاریتان چییە بووی وڵا ئیشاءڵڵا سەرکەوتۆ بێ و ئێمەش داواکاریمانەوەی ئەمەش عزوورفە بەڕاستی بلای بکەوێ سنوورێکی دەوڵەمەە داهاتی ناوخۆی هەیە داهاتی پترۆدۆلارمان هەیە ئەم منتیقی ئێمە ئێساش کەسێرێکی بۆنی کیمیابارانی لێتێ بۆنی ئەنفای لێتەیە خزمەت گوزاری نەبووە پێویستمان بە هەڵوێست و پشتگیری هەموو لایەکەیە لەگەڵمانە بن ئینشەڵا چونکە ئەوەی کەسەیرەکەین ئێستا ئێمە گەشتە ڕادەی زوڵمکردن لە خەڵک ئەها ئەوەی مامۆستایە ئەوەی فەرمانبەرە ئەوەی خەڵکی بازاڕە موچەکە نەبێ کێشە بۆ ئێوە دوورتەوێت لە بازاڕەکەیە ئەینجا بابەتی خزمەت گوزاری ئەمە خەڵکی سنوورەکەین و خەڵکی منتیقین ینی ئەتوانین بڵێ ڕێژەکەی سفرە بەڕاستی لەگەڵمانە بن ئینشەڵا بەیەکەوە کاتەکەی زۆری نەماوە بیستی هەر خۆمان خزممان خانەوادەمان ئەوەی کە گوێمان لێ ئەگرێت چونکە بەڕاستی کاک حاجیسا هەموو پیوەرێکی تێپەڕانۆ ئێستا لەبەرەوە فۆن کاک سامان دۆخی خەڵک لە چیایەوە کۆمەڵ پێویستە چی بکات لەم سنوورە کۆمەڵ خەڵک لەم کاتەیە زۆر خراپ کۆمەڵ پێویستە چی بکات لەم سنوورە وەڵی پێویستە خزمەتی خەڵک بکا و دۆخی ئەم دۆخە باشترکە وەزعی خەڵک ئێستا بێ موچەیە بێ ئیشوکاریە ئیتر ئیشکار نییە بەڕاستی لەم کاتەیە وەزعی خەڵک خراپە بردوودا کۆمەڵ لەم سنوورە تا چەند توانێتی خزمەت بکات لە کاتێکا پەرلەمانتاری نەبووە الحەمدلله لەخوا بەزیاوی عنی بەڕاستی بەدەمکی خەڵکەوە چوونە کەناینی بەخشینە بەڕاستی بەدەم خەڵکەوە چوونە خانویان بۆ خەڵک کردووە هەروە بێتەوە پاسکیلی شەحنیان بۆ نقستان و بۆمانە دابین کردووە ئیتر زۆر شت لەو بابەتانیان کردووە ئەتوانن تەکلیفی لێ بکەن ئەتوانن ڕووی لێ بنێن ئەتوانن زەختی لێ بکەن بۆی ئیشتان بۆ بکە ئەم پیاوە لێرە بێ ئەتوانن زەختی لێ بکەن بەڵام ناساوێک بێ مەگەر هەر بە تەلەفۆن ئەوش تەلەفۆن داخات دوای هەڵبژاردنەکان و تەواوێ بە زەمان ناتوانێت تەلەفۆن دابخە ناتوانێت خۆی ونکە ئەڵکی شارەی خۆمانێ کاکەبرا ئەم مامۆستا ئەحمەد لە عێراق بووە کاک شێخ فەخرەدین لە پەرلەمانی کوردستان بووە سکرتێر بووە چیان کردووە بۆ خەڵک شایانی چین ئەمان ئەمیسانانە خۆیان ئینسان گەلێکی بەڕێزن ئیتر ئێمەژ ئەهلی تاقوا و دینداری ئیتر ئەگەر شتێکیەوە بێت دەبێ خوای گەورە سەرکەوتویانگە ئەم پیاوەشار حسابکە خەڵکی مەدەی خۆمانە و خوای گەورە پایداریگە ئیشەڵا سەرکەوتویەکە ئینسانی خەڵکی شارەکە بێزانێ مەعانەتی شارەکەمان چۆنە چیمانەوێت چیمان ناوێ سا لەبێ ئیشەڵا خوای گەورە لەگەڵ خەڵک زیاتر چیەوێت لەم منتیقەیە لەم پیاوە خەڵکی چیەوێ خەڵکی کاری چاچێوێ سارێ ئاوە جادەوبانە ڕێگاوبانە ئیترام شتانەیە سەرەتایەکە منتیقەکەمان کێشی زۆر بەڵێ سەح لەبێ ئیشەڵا خوای گەورە فەرمودۆ بەدەن خەبات بەدادگەری بۆ ڕێی نەجات بدن شورش بدن خبر بدادگری بوری نجات کمال ارواح برو
خەم وڵات تاوتان لێبە مامۆستا ئەحمەد لە ڕابردووە لە پەرلەمان ینی حاسبەیە بوو بۆ خۆی خەڵک بۆ دۆلار بۆ تا چەند پێویستە کۆمەڵ یا مامۆستا سیروانیش ببێتە چاو لە مامۆستا ئەحمەد بکە ببێتە حاسبەیەک لە پەرلەمان داکۆچی لە مافی خەڵک ئیشەڵا سەرکەوتووە بن و مامۆستا جێدەسی دیار بوو لە ڕابردووە ئیشەڵا هیوای سەرکەوتنیان بۆ خوازیین زۆر دایمەن ئاتەن جۆمان لێ گرت لە ئابوووریە هەر زۆر شارەزا بوو هیوادارم خۆیم ساڵی ناچیتەوە جێ خۆت بەربێژ نەکردەوە ئەوە کەوتۆتە سەر بڕیاری کۆمەڵ کە بۆ 2025 بگەڕێنەوە یانە بەڵام لە ماوەی ئەو حەوت ساڵە بینی وە بین الله ئەوەی کە ڕاستی بووە حتا جارێک لە تەسریحەکە ئاڵم بە مریش فرۆشەکە و بە سەوزە فرۆشەکەیش مەوە دێواران چی پارە پەیاکەی بی کە بە دۆلار چونکە وەزع مستەقر نییە بۆیە دائیمەن هەوڵم داوە خەڵکی کەسەبەی وەسەد زەرەر نەکە ئەم شەڕە ئەگەر فراوان بێ مەسئلەی دۆلار گۆڕانکاری بەسەرادێ بۆیە احتیاتی ئەوە بکەن سەرمایەکەتان با دۆلار بێ یا لانی کەم دوو بەشی دۆلار بێ بەشێکی دینار بێ چونکە لە ئێستادا ئیستیقراری نەقدی عراقی لەرزۆکە ئیستیقراری دۆلار بە قوترە بتوانین بە هەمومانەوە بتوانین کە دۆلار وردە وردە خەڵک پێویستی پێی نەمێنێ ئەوە کارێکی گرنگە بەڵام ئایا بانکی مرکزی لە ئێستادا ئەتوانێ ئەوە بکە لە ئێستادا ناتوانێت ئەوە بکە بۆیە خەڵک نابێت زەرمەند بێ ئایندەی دینا ڕوون نییە لە ئێستادا تا ئیستیقراری سیاسی دروست نەبێ ئایندەی دینار مامۆستا تا چەند گرنگە کۆمەڵ خەڵکی ئاوها بنێرێتە پەر زۆر گرنگە ینی کۆمەڵێکێکە لە ئیسپانەی کە زۆر کەسی شارەزا و کەسی بەتوانە چۆتە پەرلەمانەوە ینی مامۆستا لە ڕوشە باسێکن یەکێکە زۆر لە ئەندا پەرلەمان چالاکان هیوادارم ئەوانەیە چێتە وەکو مامۆستا بێ ینی ئەگەر لەو باشتر ینی خراپتنەوە باشتر نابێ بێ زۆر باش بێ ئەو کەسانی کە بەرژێرێکن وەکو مامۆستا بن هیوادارم کەسی باش بنێرن کەسی شارەزا ئەو کۆمەڵێندا پەرلەمان ڕۆشتوتە ئەوێ ینی سیرەکەی عەربیەکەش تاوا نییە بە زۆری بەڵام بەڕاستی مامۆستا زۆر جێپەنجەیدا هیوادارم کۆمەڵ ئەوانی بەرژێرێکە لە مستوای مامۆستایە بێ وەڵا بەسەر چاو چی بکرێ بە ئێمە بەسەر چاوەکەم قابلە خۆی چی ئەوانی ئینشاءالله هەر بەرای گەوەریە من و ئێمە قابلە ئارە وەڵا بەسەر چاو مام حاجی لە ڕابردووە ئەمان خزمەتیان کردووە لەم ناوچەیە پێویستە لە داهاتووە چی بکەن پێویستە خەڵک لەگەڵ ئەمان چی بکە وڵی ئەمانی پێویستە خزمەتی خەڵک بکەن و ئێمە لەبیوانمان لە بەرچاو بێ یعنی لەبەر خاترم قورئان و عەظیم و بەرخاتر وڵات دەبێ هەر دەمسپێکمان بێ وانە ئێمە ئینشاءالله لە خزمەتانەوەی شیاون ئینشاءالله بۆ دەمسپێک ئینشاءالله شیاون بإذن خوای گەورە ئینشاءالله بەخێر بکەن بڕۆ سەر سندوقی دەم هەڵبژێرا تەنها یەک ڕەنگ بەدەقاڵی و هێزێژەن کۆمەڵی چاپ و کوچەلەم کۆمەڵی چاپ و کوچەلەم کۆمەڵی چاپ و کوچەلەم بەدەنگی ئێوە ژیانە گۆڕێ ئیتر گەندەڵی ئەنێتە گۆڕێ لەم شارە گەورە بووین و لە خزمەت خەڵکی ئەم شارە بووین ئەسواز بەخوای پەروەردگار بۆیە ئێمە داواکارین لە کەسوکارمان داواکارین لە خزمان لە دۆستان لەوەی کە ئەمان ناسێ بەڕاستی ئێمە ئەمرا بە ڕێزەمان کاندید کردووە دەنگداوە مامۆستا سیروان هەر کەسی ڕابردووی ئێمە بناسێ ئومێد دەکەم ئینشاءالله پەشیمان نەبێت لەوەی کەوا دەنگمان پێ بدا پشتیوانیمان لێ بکەن بۆی خوا پشتیوان بێ ئێمەش خزمەتکاریان بین چونکە بەڕاستی ئێمە خزمەتکردن بە واجب ئەزانین بە ئەرکی ئەزانین نەک بە منەت و ئێمە داواکارین هەر کەسێک منە ناسێ مامۆستا ئازادە ناسێ مامۆستا ئەحمەد مەولەویە ناسێ مامۆستا ئەحمەد حاجی ڕەشیە ناسێ ئەو براو ڕەفیقانی کە پێکەوەین ئەگەر سیقە و متمانەتان بە ئێمە سیقە و متمانەتان بە بەڕێز مامۆستا سیروانیش هەبێ کە برای ئێمە و ڕەفیقی ئێمە و کاندیدی ئێمە بەدەنگ شۆڕێژ بەدەنگ خەبات بەدادگەری بۆ ڕێی نەجات بەدەنگ شۆڕێژ بەدەنگ خەبات بەدادگەری بۆ ڕێی نەجات کۆمەڵ ئەڕوا بەرەو ئاوات هەتا دەچێ لە خەم وڵات بەناوی خوای بەخشندەی
مێرەبان لە چارچێوەی هەڵمەتەکانی بانگەشەی کۆمەڵی دادگەری کوردستان لیستی ژمارە 147 ئەمڕۆ ئێمە لەگەڵ ئەم برا بەڕێزانە لەگەڵ ئەم مامۆستا بەڕێزانە ژمارەیەک کاندید لەگەڵ کاگەژاری بەڕێز پێکەوە هاتوونەتە ناو بازار پەیامی کۆمەڵی دادگەری کوردستان ئەگەێنین بە خەڵکی خۆشەویستی خۆمان. سپاس بۆ پێشوازیان، سپاس بۆ پشگیریان و لەم جۆرە هەڵمەتانش بەردەوامە بین تا پشتیوان بەخوای گەورە لە ڕۆژی 20 زۆرترین خەڵک بچێ بەشداری هەڵبژارنەکان بکە و زۆرترین خەڵک بچێ پشگیری لیستی کۆمەڵ بکە. بسم الله الرحمن الرحیم. ئێمە ئەمڕۆکو هەوادارانی لیستی 147 کۆمەڵی دادگەری هاتوینە ناو بازاری سیمەتری ئازادی. الحەمدلله ئەو خەڵکە وەکو عام کە باسەکەین سوپاس بخۆ بۆ ئیسلامیەکان بە تایبەتی کۆمەڵی دادگەری لەخوا بەزیای بەسنگی فراوانە، چکە بەڕاستی خەڵک لە ڕابردووە حیزبەکانێکی داخیگیر و دەوانێ وەکو ئیشوکاریان. ئەم جارە ئینشەڵڵا ئومێدمان وایە لیستی کۆمەڵی دادگەری بە پشتیوانی خوا دەنگێکی باش و پەرلەمانێکی باشتر بەتە ناو پەرلەمانتارێکی باشتر بەتە ناو پەرلەمان بە تەوەکل بەخوای گەورە بۆ ئەوەی کە سەفەری پێشوو حەوت پەرلەمانتار بۆ ئیساڵا بکەین بە دووسی ئەوەندە بۆ ئەوەی لە هەموو بڕیارێکە بیانەوێ بڕیار دەربکەن دژی مسلمانان و دینی خوای گەورە بۆیان سەر نەگرێت ئینشەڵڵا بە پشتیوانی خوای گەورە بە یەکدەنگی ئینشەڵڵا حکمی خوای گەورە نێڵین هیچ یەکە دژی بنەماکانی ئیسلامە لە پەرلەمان دەچێت بە پشتیوانی خوای گەورە، چکە بەڕاستی ئەمانە هەمیان خەڵکی دایم پاک و دەستپاکن لە ڕابردووە سپاس بخوای گەورە بینیمانە بەڕاستی ئەوەی کە ئێمە دەنگمان پیاوە ئینشەڵڵا من یەکیان خودی خۆمم ئەوە دی کە دەنگم بۆ هەیە سپاس بۆ خەڵکی مسلمان دەنگم نەداوە ئینشەڵڵا ئەم دەنگدانە بە جیهادی ئێزدانە بە پشتیوانی خوا، چکە بەلەم ڕۆژەیە هەر ئەوەیە کە مسلمان ئیشی بەدۆ هەیە سەری خەی بۆ ئەو پەرلەمانە، چکە بۆچی مەڵێ دەنگەکەمە ینی بڕواکە دەنگی تۆ و دەنگی کام کەسی ئەڵێکە زۆر کابەدەستا یەک دەنگە دەنگت بە حەقەت ینی لەم ڕۆژەیە تۆ بەس پێ دەکرێت ئەو دەنگە ئیشی خۆتکەی بۆ مسلمان سەرخی ئینشەڵڵا درێخیمەکە و ئینشەڵڵا خوای گەورە کاتم خێر بۆ مسلمانان، خوای گەورە هەموو لایەک سەرکەوتووکە و لیستەکەمان بە پشتیوانی خوای گەورە بۆ پەرلەمان ئینشەڵڵا ببێتە چەند هێندە ئینشەڵڵا لە پەرلەمانەی پێشوو. بڕیارت داوە بەشداری بکەیت ئینشەڵڵا. بۆچی دەنگدانت بەلاوە گرینگە بەشداری؟ وڵی دەنگان شتێکی دیموکراسیە لە هەموو دنیاە، باوی شەڕ و باوی هەنێ شتەیە نەماوە لە دنیاە. باش ئێستا خەڵکێکی زۆر یعنی بێهیوا بوون لەوەی کە بەشداری لە پرۆسەی دەنگدانە بکەن، دەڵێن گۆڕانکاری ناکرێت. بەڵام تۆ ئەڵێم ئێمە بەشداریەکەین و پرۆسەیەکی دیموکراسیە. تۆ چیت بۆ ئەو کەسانە هەیە کە بەشداری پرۆسەی دەنگدان نەکەن؟ من یەکشت بە هەموو کەسێک لەمەوەی کاچێتە حکوومەتەوە، من کەسێکی کاسپم دوکانم هەیە ناشمە هیچ بڵێ هیچ پرۆپۆسەی وەرناگرم. بەڵام میمێ گۆڕانکاری هەچ کەسێک ئەچێتە هەست پرۆپۆسێکە گۆڕانکاری لە خۆیان دروستکە. ئەگەر لە هەچ کەسێ بێ ئەندام پەرلەمانە وەزیرێک شتێکە خۆی گۆڕانکاری لە خۆی دروستکە وڵاتەکە چاکە بێ. پێویست ناکات و ئەم بڵێم حکوومەتە لا بەم حیزبە لا بەم حیزب بە هەر هەبێ لە هەموو دنیا حیزبێ قەچەکە بە هەموو حیزبێکە بێ بڕێکی بە ئاشتیانە بەیەکەوە بنەمی. من ڕاستە هەموو حیزبەکان گلەیم لیانەیە خشتی خراپیانەیە گەندەڵی هەیە، بەڵام ئیشەڵا هەچ کەسێ ئەم ئەندام پەرلەمانە بەڕێزانە لە هەر حیزبەکان پچنە پەرلەمانەوە بۆ خۆیان لەناو خۆیانە بگۆڕن لەناو خۆیانە بەزەی ئەمەم خەڵکا بێتەوە کە دەسەڵاتی زۆرینیان هەبووە لە 33 ساڵی ڕابردووە. بەڕای تۆ توانیویانە هیچ بکەن؟ هەنێک شتیان کردووە بڵین هیچ نا بە شتەکە بێنی نەبێ، بەڵام ئەیان توانی شتی زۆر زیاترکەن، یعنی ئەمتوانی شتێکە نێمەوەکو کوێ بین، ئەمە ئەتوانی وەکو قەتەر بین، ئەتوانین وەکو وڵاتە عەرەبیەکان بین، یعنی مەگە لە شەرقی ئەوسەداین چووکە داهاتێکی زۆریان بەدەستەوەیە ئەبووە فەقیرێ نەبووە لەم سەرجادێ ئەوە کەسێ نەبووە لەم سەرجادێک کە سابەتێکی پیاوێکی پیرە بینی بە سنەتەماتەوە داهاتی ڕۆژەکەن 6,000 ئەمە بەدەن شۆڕش بەدەن خەبات بەدەرگەری بۆ ڕێی نەجات کۆمەڵ ئەڕوا بەرەو ئاوا هەتا دەچێ لە خەمووە بەدەن شۆڕش بەدەن خەبات بەدەرگەری بۆ ڕێی نەجات کۆمەڵ ئەڕوا بەرەو ئاوا هەتا دەچێ لە خەمووە بڕۆ بۆ سەر سندوقی دەم هەڵبژێرا تەنها یەک ڕەنگ پرتەقاڵی و هێزێژەنگ کۆمەڵی چاک و کوچەلەم کۆمەڵی چاک و هاوڵاتیانی کۆم هاوڵاتیانی ناڕەحەت بە دەستێکێتی و پارتی و ئەم کابینینەوە بەڕاستی هەتا ئەمانەوێ ساوێ گوناحەدەمە خەڵکی تر بێت. بەڕاستی ئەمانە شایستەی ئەوەن لە پەرلەمانە نەکەندام پەرلەمان بن، سەرۆکی پەرلەمان بن، سەرۆکی حکومەت بن، سەرۆکی هەرێم بن. من دەستخۆشییان لێ یەکەم و دوعای موفقەت و سەرکەوتنیان بۆ خواست. خەڵکێک ناڕەحەت بووە مامۆستا خەڵکی ناڕەحەت بووە بەدەست ئەم حیزبانەوە و بەشداری هەڵبژاردنیش ناکەن گلەیشیان هەیە بەردەوام. تۆ چی بۆ خەڵکانە ئەڵێ؟ وەڵایی من ئەڵێم دانەنیشن لە ماڵۆ مەویست نەبن
بڕۆن دەنگ بن دەنگ بەو لیستە معارەزە ڕازگۆیانە لەگەڵ دین و ئەخلاق و کللتوری میلەتەکەی خۆیانان دەنگیان پێ بن ئەمانەیش نمونەیەکن لەو کەسانە. جیگان جەنابەت پەیامت چییە وەکو پیاوێکی ڕشسپی بۆ دەنگدەران بۆ خەڵک بۆ بەشداریکردن لە هەڵبژار؟ وڵای ئینشەڵا هیوادارم هەموو خەڵکی بچێتە سەر سنووری سەنگدان و ئینشەڵا دەنگمەن بە کاندەکانی کۆمەڵی ئیسلامی ئینشەڵا کۆمەڵی دادگەری ئینشەڵا. باشە تۆ وەکو کاسبکارێک پێم بڵێ تا چەند بە گرنگ ێزانی خەڵک بەگشتی بەشداری لە پرۆسەی دەنگدان بکاوە چارەنووساز. ئەگەر مەمێم حەزەکەم هەموو کەس دەچێتە سەر سنووری دەنگدان و ئینشەڵا بەشێکم ئەم زڵم و عەدالەتی نەعەدالەتی ئینشەڵا نەمێنێ. هەندێک خەڵک پێیان وایە کە دەنگدان پرۆسەیەکی چارەنووساز نییە و خەڵک ئەم ئەندامانە لە پەرلەمان بن یاخود نا هیچ گۆڕانکاری لە وەزعەکان ناکرێت. تۆ ئەو خەڵکە بە عام هەموو چێتە سەر سنووری دەنگدان و دەنگ بن وڵای ئیشێکی باشە بەس بە عام خەڵک بشێن نەگنیوەی لە ماڵە خۆی بشارێتەوە بڵێ وڵای هیچ نابێت ئەگەر بە عام بشن و دەنگ بن بەوانە کە مستحقن وڵای ئینشەڵا وەزعەکە باشە. بەدەنگی ئێوە ژیانە گۆڕێت ئیتر گەندەڵی ئەنێتە گۆڕێت بەدەنگی ئێوە ژیانە گۆڕێت ئیتر گەندەڵی ئەنێتە گۆڕێت دەبادانگێت بۆ کۆماڵ بێ هەتا سلتان کۆتایی بێ. بۆچی یانی پێت باشە پرۆسەی دەنگدان پرۆسەیەکی دیموکراسیەوە خەڵکێکی زۆر ناومێت لە پرۆسەی دەنگدانە پێت وایە دەبێت چی بکرێت بۆ ئەوەی کە خزمەتی خەڵک بەشم ئەم جارە ئەمەل هەبێ وەکو باز دەکرێت 51 نەما هەروەها 450,000 دەنگەری دووبارە نەما هەروە بێتەوە ستافەکە و جیازەکان هەمووی لەسەر مۆدلی تازە و ئیشی تازە دەرفەتی تەزویرکردن کەم بۆتەوە زۆر کەم بۆتەوە و دەرفەتی 50 زایدێگەکە نەما ئیتر بەشکم ئەم جارە گۆڕانکاری دروست بێ. ئەوە متمانی بۆ تۆ گەڕاندۆتەوە کە ئەم ڕێکارانەی گیراوەتە بەر پێت باشە. بەڵێ متمانەکەی زیاتر کردووە. ئەوانەی کە خزمەتەکەن تۆ چ پەیامێکت هەیە بۆ سەرجەم حیزبولانەکان ئەوانەی کە بەشداری لە پەرلەمانەکەن و پێت باشە چ کەسانێک بچنە نێو پەرلەمان؟ وەڵای خاڵ یەکەم بەهێوری بکرێت ئاژەوە دروست نەبێت هەر کەس لایانی خۆیشی خۆی وەک ڕێکوپێکی بکات و تاشی نەگەر سەر ئەوانی کرد. هیوادار ئەوانی کە دەریێچن شایانی و شوێنە بن و هەوڵی خۆیان بن چکەم بەڕاستی تا ڕادەیەک پەرلەمانتەر سیقەی زۆر کەم بۆتەوە ئەگەر ئەم جارە نەتوان سیقە دروستکەنەوە بە تەواوی سیقە لە دەزدەنەوە. بەشداری دەنگدانەکەی وەرە چۆن نایکەم بۆچی بەشداری دەنگدانەکەی؟ بۆ ئەوی ڕزگارمان بێت لە مەزعە. ئەم مەزعە کێ خراپی کردووە؟ وەڵی ئاشکرایە خۆشیەک نییە شاراوە بێ بۆی بگەڕی گەڕانی ناوێت سەری مارەکە دیارە. ئەم جارە لەم دەنگدانە ئێوە بەنیازی چینوەکو خەڵک ئەتانەوێ ئەم حکومەتە بگۆڕێت ئەم تۆ بەتەمان بگۆڕێت زای بەشم ئینشەڵا بەشم ئینشەڵا ڕاستی بەشم ڕاست بێتەوە ئینشەڵا. بەدەنگی ئێوە ژیانە گۆڕێت ئیتر گەندەڵی ئەنێتە گۆڕێت بەدەنگی ئێوە ژیانە گۆڕێت ئیتر گەندەڵی ئەی چۆن نایناسی پیاوێکی زۆر بەڕێز و سەرکەوتووە ئینشەڵا خی گەورە سەرکەوتی کات. کاندیدەکانی کۆمەڵیان پەرلەمانتارەکانی کۆمەڵ بەگشتی ئەم چەند ساڵە ڕۆلیان چۆن؟ من هەرم پیاوە بەڕێزەیە ناسم قوربانم. ئەمە نمونەیەکە لەوانی تریش بەڵێ ئەوانی تریش هەر باماشەوە کاریان کردووە. چی تەیە بۆ خەڵکی خۆمان بەگشتی بۆ دەنگدان بەشداریکردن لە پرۆسە؟ وەڵی تر هیوادارم ئاگایان لە میلەت بێت و داهاتی میلەتیش بەهدەر نەڕات سەرکەوتوو بن ئینشەڵا. ئەمەی تازەیە ئەی چۆن یاکەم کەس بنەوە بچم ئێرە بۆ خەڵک ئەڵێ چی ینی پەیامت بۆ خەڵک چی بۆ بەشدارێنێت؟ دەنگ باش و دەنگ ناخراپ دەنگانەکە باش دەنگدانەکە بۆچی باشە بەڕای تۆ خەڵک؟ وەڵاتە خەڵکە نامێت و خەڵکە وەعزە بگۆڕە بە شوێنێکی باشە بە شوێنێکی خراپە بەناکە بکوێ باشترێکە. تۆ پێشنیارەکەی خەڵک دەنگ بە چ کەسانێک هەڵبژێت؟ خۆی دڵی خۆی کەس بدێت دڵی کەس بۆ خۆی خۆیزانێت ینی خەڵکی باش و بە خزمەت و ئەوان وەڵاتەوە خەڵک خۆی زای کێ باشۆکی خراپە زەبێت تو تا پێ بڵێ ئەمەم پێ ئەو پێ بڵێ خۆ دەنگ بە کێ بەس کەسی باش بێت کەسێک باش بەزانم کە بتوانم توانای هەبێت و بە عەمەل بێ بۆ خەڵکە باش بێت. بسم الله سەرەتا زۆر سپاس بۆ دەرفەتە هیوادارین ئەمە ئەمڕۆ هاتووینێتە ناو جەماوەرەوە من وەکو کاندیدی ژمارە 21 لەسەر لیستی 147 هیوادارین خەڵک متمانەمان پێ بکات چونکە بەڕاستی
لە پەرلەمان و ئەنجومەنە خۆجەیەکان بەڕاستی نمونەی مامۆستا عومەر و کە عەبدولسار و بەدرێخان و چێمان هەیە وا کۆمەڵی دادگەری هەر کەسێکی کاندید کرد و هەر کەسێکی داناوە خەڵکانی باز بوون خەڵکانی شارەزا خەڵکانی لێهاتوون هیوادارین خەڵکی کوردستان نەما پێ بدەن و شایەتی خەڵکی کوردستان شایەتیمان بۆ دەن بەڕاستی کاندیدی لێهاتوو شارەزامان هەیە